لبردمي مونومنتي ويليام واليسون لا ستيرلينغي سكوتلاند. ڕاوێژکاری نیشتەرگەریم لە گەورە خەستەخانەکانی مەنتیقەی لانارکشێر. من ناوم کاوان عومەر شاڵی، کۆنسەڵتەنت ڕاوێژکاری نیشتەرگەریم لە ئەم خەستەخانەیە کە ناوی یونیڤەرسیتی هۆسپیتال ویشۆ. ماوەی 15 ساڵە لێرم. تەبان پێشەوەی بی بە ڕاوێژکار چەندەها ساڵ تەدریبەکەی وەکو ڕیجسترار و ئەبێ چەندین شەهادە وەربگری بۆی بگەیتە ئەم پلەیە. لەوانە وەختی خۆی FRCS 2001 دوایەوە FRCSی کە زیاتر لە نەشتەرگەری کۆڵۆن و ڕێکا لە 2009 و هەروەها شایدەی ترم وەرگرتووە لە ڕۆیاڵ کۆلیجی ئەدەنبەرە کە پێڵێن فاکەڵتی ئۆف سێرجیکەڵ ترێنە، یعنی ئەو ڕاوێژکارانەی کە توانایی ڕاهێنانیان هەیە بە دکتۆرانیکە و چەندین شادەی تر کە هینیە و عیلاقەی بە پێویستە وەری بگری بۆ ئیشەکەت. لە ناوانەدا شادەی هینی میدیکەڵ ئێجوکەیشنە کە شتێکی زەڕوریە بۆ دکتۆر وەکو ڕاهێنەرەکە بۆ دکتۆری تازە کە یانێ ئەوانیش بەرەو پێشەوە بڕن. یەکێک لەو شتانەی کە لە بەریتانیا دەبێت بەردەوام لەلات بێت بەدەستەوە بێت چەترە بۆ چونکە ئێستا بۆ نمونە ساماڵە دوای چەند خولەکێکی دیکە هەورێک دێت و بارانە، یان هەور هەیە بەڵام باران نییە، دوای چەند خولەکێک باران دەبارێت چەترەکەت هەڵ دەدەیت ئاوا دوایی تۆ چەتت هەڵداوە کە چی لە ناکاو باران نامێنێت، هەر خولەکێک دوو خولەک دەخایەنێت. یەکێک لە خاسیەتەکانی کەش و هەوای ئەم وڵاتە ئەم بارانە بەردەوامەیە، بارانێکی بەردەوامی پچڕ پچڕ، واتە لە ڕۆژەکە بارانەکە بەردەوامە بەڵام وەکو کات پچڕ پچڕە. ئێستا بارانە دوایی دەبێت ئەمە بپێچیتەوە بۆ چونکە بارانەکە دەوەستێت کووە ئاوا. خەستەخانەی یونیڤەرسیتی هۆسپیتال ویشۆ یەکێکە لە بڵین گەورە خەستەخانەکانی مەنتیقەی لانارکشێر. خۆی گلاسکۆ بەش کراوە هەر بەشەی خەستەخانەی تایە. لانارکشێر سێ خەستەخانەی تایە، ئەمەیان هیچێک لە گەورەکانە کە بەشی ئیمەرجنسی تایە و هەموو حاڵاتی ئیمەرجنسیە بینین، خاصەتەن ئەوانەی کسور و شکاندنە هەمووی دێ بۆ ئەم خەستەخانەیە و هەروەها هەموو بەشەکانی تایە بە نسبەت نەشتەرگەری عام، بە نسبەت نەشتەرگەری کۆڵۆن و ڕێکە بێ یاخود نەشتەرگەری مەعیدە بێ و هەروەها بەشەکانی کەشی تایە، هینی چاوە، هینی قورگ و لوتە، کۆی بێدەکان 620 قەروێڵەی تایە و خەستەخانەیەکی زۆر خەڵباڵغە، بەردەوامی ئەو بێدانە نەخۆشی تایە.
بەڕاستی زەختێکی زۆری لەسرە وەیەکێکە لەو خەستەخانانەیە کە خزمەتێکی باشی گەیانوە بە مەنتیقەی لانارک لە کاتی ئیمەرجنسیە ئێمە ڕۆژانە هەر بەشی نەشتەرگەریەکە تقریبان بۆ 20 حاڵەتە گەبینین ئەمی شتی جۆرا و جۆرە لەوانەیە هاتووە ترۆمایە چێست ئینجریە مەسەلەن پێویستی بە سۆندەیە داینین بۆی یاخود نەخۆشی ئەم ئاوری خۆڵەیە کە تەقیوە پێویستی بە عملیاتی سەریعە یاخود نەخۆشەیە التیابی زایدە یان گۆڵ زراوی خەریکە تەقێ ئەوانەش ئێمە عملیاتی ئیمەرجنسیان بۆ ئەکەین لێرە. دکتۆر کاوانیش نمونەیەکی جوانی سەرکەوتنی پزیشکێکی کووردە کە لە کوردستان مامەڵەیەکی ئاساییان وەکو پزیشکێکی ئاسایی لەگەڵ کردووە بەڵام لێرە گەیشتە ترۆپکی زانستی و پیشەیی وە گەیشتە لووتکەی سەرکەوتن. ڕاهاتی لەم سەرمایە لەوانەیە باوەڕ نەکەی بەڵام هەرچەنەوە ئەبێ بۆ 25 ساڵ من لە وڵاتام بەس هێشتا زۆر لەگەڵم سەرمایە ڕانەهاتوو حەزم زیاتر بە گەرمی هەیە یعنی جەوەکە گەرمی تیاوێ خۆشترە. دوێنێ شەو کە دابەزین تا گەشتینەوە هۆتێل بە پێ هاتین نزیکی سەعاتێک بە تەواوی هەستم بە ساردیە ئەسڵەکە کرد ئەوە سەرمایە سەرمای بەڕاستی سەرما هەیە ئەوەیە کە ئیترە چێتە ناو ئێسپانەکە تۆ وای هەسپەیەکی دکتۆرگان ئەوەم پێ بڵێ کە ساڵی چەند هاتیە بەریتانیا ئەو بۆ هاتی بەڵێ من ساڵی 98 نهایەتی 98 بوو بەڕاستی کە گەیشتم ئەو ڕۆژە کریسمس بوو زیاتر تاوان هەموو سەیریان لێ هاوجان و تۆ بۆچی بە وەختە هاتووی ئێمە بوو مەشغوڵینەوە بچین حەفلە بکەین شایی بکەین لە 98ەوە لێرەیت لە بەریتانیای لە بەریتانیا سەرەتا لەندەن بوویت ڕاستە بیدایەت هاتینە لەندەن پێویستی پێ بوو کە معادلەی شادە بکەیت پێڵێن پلاپ تەست لانگویجیشە بووە لەگەڵیان بکرایەڵینی زمانی خۆیان ئەوم تەواو کرد ئیتر دوایەوە بە شوێن ئیشە گەڕی لەندەنەوە ئیشێک پێیا بوو نزیک شارێک پێڵێن کۆڵچستر بەس بۆ هەفتەیەکیش بوو بەڵام هەر وەکو پێڵێن لۆکەم ئەچیت شوێنی دکتۆرێکە گریکە ئیجازە بووە هەفتەیەک لەو کۆڵچستەرە بوو شارێکی بچکۆ لەو خۆشە ئەنجامی دوورە لە لەندەنەوە ئیتر لەوێ شەوانێ ئیشێکی شەژمانی پێیا بوو لە شارێکی تر پێڵێن پلمث ئەویشە لە خواروی بەریتانیا شارێکی دڵگیر بوو خەستخانەیەکی گەورە بوو تقریباً 1000 قەروێڵەی تیا بوو یان یەکێکە لە خەستەخانە گەورەکان لە پلمث تر لەوێ شۆ بەڕاستی وردە هاتین بەرەو سەروترەوانێ
خواروی بریتانیا بەرەو سەرەوە ڕۆیشتین لە شارێکی کە پێڵێن کرو ئەوی 6 مانگی کرد لەوێ من زیاتر هەوڵم ما بۆ ئەوەی لە چکە لە هەولێر کە دوایەوەی تەخەڕوجم کرد بووم بە معید لە کولیەی تۆب و لە بەشی نەشتەرگەری تۆ لە دەیەکەمەکان بووی کەواتە بەڵێ لە دەیەکەمەکانی جامیعەی سەلاحەدین بەڵێ ساڵە ماشەڵڵا ساڵی 91 بەڵێ ئەنجا کە بووینەوە بە معید زیاتر حەزم لە ینی سپێشیاڵەتی بینی نەشتەرگەری بوو زیاتر فەکە لەوێەوە دەستم پێ کرد و هەستی شم کرد و برادرانی ژیانوت کە باشم تایە بۆیە زیاتر کە هاچیشمە بەریتانیا حەزم کرد لەو ینی لەو سپێشیاڵەتیە بەڕاستی بەردەوام بم چکە فرسەتی کێتە پێشەوە مثلەن ڕاوێژکار هەبووانی کە لەگەڵم نیشە کرد لە بەشی شکان و ئەمانە چکە تۆ هەموو چەند بەشێکە بینی شەژمان بەشەکانە بینیت یەکیشان لەوانە هینی شکان بوو جا زۆر تەژیعە کردمەی و تۆ زۆر بای بووە وەرە بە شکان واز لەم نەشتەرگەریە بێنە ئەمە باشترە و پاکتریشە و ئەو نییە تۆ تێکەڵی ڕیخۆڵە و شتیوان نابی عملیاتی ئەو شتانە بکرد بەس هەر قەناعەتی پێ نێنام هەروازم نێنە ئیتر لەوە زیاتر بەڕاستی ئیشی کە هاتە پێشەوانێ لە گلاسکۆ بۆ 2 ساڵ دوایەوە بۆی زیاتر بچی بەرەو پێشەوە بۆایە ڕسەرچت کردایە ینی بەحس لە بەشی جیاجیا 2 ساڵێکەوەشم کرد بە زەوایم لە شاری ئەبەردین بوو سەروتر بەرەو سەروترەوەوانێ ڕۆیشتین ئیتر هەر لەوێ شەوانێ چوومە ناو اختصاصەکەەوە کە پێڵێن سپێشەلیست ڕیجسترار پێشەوەی ببی بە ڕاوێژکار لەو ئیشەیە ئیتر 6 ساڵەکەی کەش لەوێ تەواو کرد اینجا ینی ئیشە هاتە پێشەوە لە گلاسکۆ 2010 گەڕامەوە بۆ گلاسکۆ وەکو ڕاوێژکار سڵاو چۆنیت؟ ناو چییە؟ مارتین بەڵێ خەڵکی کوێیت؟ پۆڵەندیم پۆڵەندی من ئاراسم خەڵکی کوردستانم باشە ئەمەم لە گوێت دابینی دەتوانم؟ باشە بۆچی ئەمە لە گوێ دەکەیت؟ بۆ پارێزگاری بۆ ئەوەی بیستنم بپارێزم بەمە هەندێک ژاوەژاو کەم دەکەمەوە لە دەنگە بەرزەکان دەتپارێزێت دەنگەکان کەم دەکاتەوە تەنیا دەنگە زۆر بەرزەکان ناهێڵێت کاتێکیش لە گوێمدایە دەتوانم گوێم لە تۆش بێت باشە دەتوانم گوێ لەو دەنگە بگرم؟ بەڵێ وەرە دەتەوێت تاقی بکەیتەوە؟ بەڵێ باشە زۆر سپاس ئاگاداری خۆت بە لەبەرەوەی لێرە هێشتا دەتوانیت قسەکانی من ببیستیت؟ ئادەی لای بە کە ئەمە بە پشتەوە بێت زۆر لە گوێتەوە نزیک دەبێت لەبەرەوەی لێرە سەیفتی سەلامەتی گرنگە ئێستا لای خۆمان بێت کابرا ئەمە بەکاردێنێت دەڵە جا چییە وەڵا ئەمە بەکاردێن و هیچ کاریگەرێکشی ناوێت بەسەر گوێچەکانمەوە بەسەر بیستنمەوە بەڵام کێشەکە لەوەدایە کە ئەم کاریگەریە درێژخایەن و لەسەر خۆیە دوای 20 ساڵ دەردەکەوێت بەڵام ئەو کاتە کار لە کار ترازاوە ئەم چی دەکات ئەمە بەکاردێنێت جیاوازەکە زۆر گەورەیە ئەمە بەکاردێنێت
دەنگەکە بە تەواوی ئەمە بربەستێکە بۆی ئەم دەنگە زۆرە نەچێتە ناو گوێچکەی و ئازاری هەستی بیستنی نەدات لەبەرەوەی کارەکە ڕۆژانەیە و دووبارە دەبێتەوە بەم شێوەیە گوێچەکانی دەپارێزێت تا ڕادەیەکی زۆر وەکو من و تۆ وەکەوەی کەم ئیشەی نەکردێت ئەمڕۆ گوێچەکانی پارێزراون پرسیارم لێ کرد کە ئەمە بۆ بەکاردێنی وتی بۆ سەیفتی وتی بۆ سەلامەتی ئەمە ئەلفوبەی کاری هەر کەسێکە ئەلفوبەی پیشەییە کە لای ئێمە کەس بڕوای پێ نییە شایانی نییە هەیکێ ئەوەی لە بواری پزیشکیدا کار بکات ڕۆیال کۆڵێجی بیستووە لە گلاسگۆ لەگەڵ دکتۆر کاوان دەچینە ئەوێ ڕۆیال کۆڵێج ببینن کە دەستگایەکی پزیشکی یەکجار گەورە و کاریگەرە نەک تەنیا لەسەر ئاستی بەریتانیا بەڵکو لەسەر ئاستی هەموو دنیا ئەم هۆڵەی لە پشتەوە ئەیبینن یەکێکە لە هۆڵە بەناوبانگەکانی ڕۆیال کۆلێج کە ناوی هەموو سەرۆکەکانی ئەم کۆلیجەیتیایە خۆی بیدایەت وەکو فاکەڵتیەک دروست بوو لە ساڵی 1599 بەس دوایەوە بوو بە ڕۆیال کۆلێج و یەکەم سەرۆکی لە ساڵی 1970 دەستی بەکار کرد لەم کۆلیجە. ئێستا دەچینە ئەم هۆڵەوە کە بۆم باسکردن وەکو دەیبینن لە ساڵی 1599 دەستی ئەم هۆڵە دامەزراوە پێشتر وەکو فاکەڵتی وەکوتم بەس دوایەوە بوو بە ڕۆیال کۆلێج و ئەمانە ڕسمی ئەو سەرۆکانن کەیبینن زۆریان لێرە بەدەست کرد دروست کراوە بچکە زۆر کۆن لە ساڵی 1970ەوە ئەگەر ببینن لێرە ناوی هەموو ئەو سەرۆکانە تایەتی لە 1933ەوە هەموو 3 ساڵێکە گۆڕێت تاوەکو 2021 کە ئێستا سەرۆکی تازەی ئەم کۆلیجێ منەر خۆم وەکو پزیشک یەکێک لە تاقیکردنەوەکانم لەم هۆڵە بووە و چەنەها نەشتەر ئەوانەی کە ڕاهێنانیان کردو بۆ نەشتەرگەری و ببن بە شادەیە فارسیە زۆر بگرن هاتن لەم هۆڵە تاقیکردنەوەی خۆیان وەرکردووە. یەکێک لە شتانەی کە لەسەر شەقام دەیبینی میوزیکی سەر شەقامە میوزیک بێگومان کاریگەریەکی دەرونی باشی هەیە کاریگەریەکی دەرونی ئەرێنی هەیە ئەوانەی دێنە ئێرە هەم کاتێکی خۆش بەسەر دەبن هەم گوێ لە میوزیکێکی خۆشیش دەکەن. سەیری ئەمانەکەن چۆن چوونەتە ناو کەشی هونەر و گۆرانیەکە گرنگ نییە تەمەنت چەندە گرنگ ئەوەیە کە چێش لە میوزیکەکە وەردەگری ئەو کاتە سترێسەکەت لا دەدەیت. میوزیک بە مەبەستی باش بەکاربێ سوودی دەرونی گەورەی هەیە ئەمە گەنجە ئەمانەش تەمەنێکیان هەیە بەڵام هەردووکان بە هەمان شێوە
چێژ لە میوزیکی سەرشەقام وەردەگرن ئێرە گلاسگۆ سکۆتلەندە لە بەریتانیا There's a great as his grandmother back home. ئێستا ئێمە لە هۆڵی کتێبخانەی ڕۆیال کۆلیجی گلاسکۆین کە یەکێکە لە بەناو بانکترین هۆڵەکان کتێبەکانی تایە گەڕێتەوە بۆ ساڵانی 1590 1600 بەس چۆن کە زانست و پزیشکی ساڵ بە ساڵ بەرەو پێشەوە ڕۆیشتووە ئەم کتێبانەی لێرەکەی بینن تایەتی لەو ساڵە کۆنانەوە تاوەکو ساڵی ئێستا و طبعاً بعضی لەو کتێبە کۆنانە ئێستا لەوانەیە ئەو نرخەی نەمابێ لەگەڵ پێشکەوتنی زانست و پزیشکیە لە کاتێکا کە نەشتەرگەری کراوە بەس بە کردنەوەی سک ئێستا نەشتەرگەریە کرێ بە نازور بە زۆر شتی دەقیقتر کە ئەو پێشکەوتنە هەمووی پیایا دەرکەوتووە کام کۆلیجە بۆ خەڵکانێکی زۆر پیشانیە بۆ هەموو دنیا کە چۆن لە کتێبی لە زۆر زمانی کۆنەوە بۆ ئێستا هاتوۆتە دی. دوایەوەی کە بووم بە ڕاوێژکار لە گلاسکۆ لە ساڵی 2002 من ئێستا پێشتر کە وەکو هاتم بۆم تاقیکردنەوەانە لە گلاسکۆ وەکو ڕاهێنەرێک ئێستا من خۆم تاقیکردنەوەی دکتۆرەکانی کە تازە ئەیانێ بەم ڕێگەی بڕۆن ویانێ پێشکەون لە نەشتەرگەریە و بگەنە شادەکانی ئەم ڕۆیال کۆلیجە وەرگرن وەکو FRCS بە MRCS دەست پێەکەن جارێ بە FRCS فێمم لەواوەی ئەمدا ساڵی پێشووە چەنەها بەشداریم هەبووە لە ئێگزام تاقیکردنەوەی ئەو دکتۆرە تازانە. سەریم تەنسیقەکەن سپی سپی سەوس سەوس لە بەریتانیا لە بەرزترین ئاستی خوێندنی باڵا لە ئاستە بەرزبەرزەکە ڕۆیال کۆلێج هەیە ئەم پزیشکە کوردەی ئێمە لەوێ خوێندوویەتی ئێستاش مامۆستایە لەوێ کەسێکی زۆر گرنگ لە ڕۆیال کۆلێج قسەمان بۆ دەکات. کۆلێژەکەمان یەکێکە لە چوار کۆلێژی جیهان کە کۆلێژێکی هاوبەشی پزیشکان و نەشتەرگەرانە. ئێمە شانازی دەکەین کە لە پێشەنگی پەروەردەی نەشتەرگەری و پزیشکی داین لە جیهان. کۆلێژەکەمان لە ساڵی 1999 لەلایەن مامۆستا پیتەر لۆوە دامەزراوە و
لەو کاتەدا پشتیوانی شاهانەی پێدرا و کۆلێژەکە بەردەوام بووە لە گەشەکردن و فراوانبوون بە درێژایی ساڵان. هەروەها ژمارەیەکی زۆر ئەندام و هاوڕێی چالاکمان هەن لە کوردستانەوە کە 60 کەسن. ئەوانیش ڕاهێنانیان کردووە و تاقیکردنەوەیان لە کۆلێژەکەمان هەیە. بەدڵنیایەوە زۆر کەسی دیکەش هەن کە بۆ بەشی یەکەمی تاقیکردنەوەکان خۆیان داناوە کە ئێستا بۆ تاقیکردنەوەکان دەخوێنن بە مەبەستی پێشخستنی پیشەکانیان. بۆیە ئێمە زۆر شانازی دەکەین کە کۆلێژەکەمان لە گلاسکۆ و سکۆتلند لە کۆلێژێکی سادە و بێفیزەوە دەستی پێکرد و فراوان بووە بۆ دەرەوەی کەناراوەکانی بەریتانیا و ئەوروپا بۆ بڵاوکردنەوەی شێوازی پەروەردەیی و فێرکردنمان. بەدڵنیایەوە یارمەتی پزیشکانی دیکە لە وڵاتانی دیکە دەدات بۆ بەدەستێنانی پیشەی پزیشکی. ئێوە دەزانێن کە من لە بەرنمەیەدا لە نێو نەخۆشخانە زوو دەتان بەمە دەرەوە کۆمەڵێک شوێنی گەشتیاری و مێژوویی و گرنگی و کاریگەری جوانتان پیشان دەدەم بۆ ئەوەی لەگەڵ پەیامە تەندروستیەکان کۆمەڵێک شتی دیکەش ببینن و ببیستن کە بەدڵتان دەبێت. لێرە دەمەوێ شتێکتان پیشاندم. یەکێک لە جوانیەکانی ئەم وڵاتانە ئەوەیە کە بەردەوام و هەمیشە مێژووی خۆیان بە هەموو شێوەیەک دەگەڕنەوە. بەلایەنەوە گرنگ نییە ئەو مێژووە باشەیان خراپە، دەیگەڕنەوە. بە تایبەتی ئەو کەسانەی کە لە مێژوودا ڕۆڵی گەورەیان هەبووە بە دروستکردنی پەیکەر و مۆنومنت لە بیر و مێشکی نەوەکاندا دەیان هێڵنەوە. چیرۆکەکانیشیان بەشێکن لە مێمۆری و یادگەی خەڵکەکانیان، نەوە یەک لە دوای یەکەکانیان. لەبەرەوەی ئەوان سوود لە مێژوو وەردەگرن. لێرە بۆیە مێژوو دووبارە نابێتەوە، چونکە مێژووەکەیان هەیە سوودی لێوەردەگرن، بۆیە دووبارە نابێتەوە. ئێستا من لە شوێنێک دانیشتوم کە ئێوە بەشێکی زۆرتان تا ڕادەیەکی زۆر لەسەر ئەم شوێنە بیستوتانە. با پێتان بڵێم بۆچی ئەم مۆنۆمنتە بۆ ویلیام واڵەیس دروستکرا. ئەو کەسە چێە؟ ویلیام واڵەیس پاڵەوانی سکۆتلەندیەکانە، لە ساڵی 1270 لەدایک بووە. لە لاوێتیدا ژێردەستەیی و زۆرداری قبول نەبوو، لەبەرەوە دەستی بە شۆڕشێکی گەورە و فراوان کرد دژی ئینگلیزەکان کە ئەو کاتەش حکومڕانی تەواوی شانشینەکە بوون. لە ساڵی 1305 ویلیام واڵەیس لەلایەن شا ئێدواردی یەکەمەوە یان شا ئێجووردی یەکەمەوە لە سێدارە درا، پارچە پارچە کرا، سەری لە جەستەی جیاکرایەوە. سەری ویلیام واڵەیس خرایە سەر پردی لەندەن بریج، جەستەکەشی هێنرایە سەر پردی ستیرلینگ لێرە لە سکۆتلند، بۆی ببێ بە پەند و عیبرەت بۆ سکۆتلەندیەکان بۆی چی دیکە دژی شای ئەو کاتەی شانشینەکە ڕاپەڕین و شۆڕش نەکەن. جگەلەوەی کە ویلیام زۆرداری و ستەمی قبول نەبوو، ئەوەشی قبول نەبوو کە خۆشەویستەکەی لەلایەن سەربازانی ئەو کاتی ئینگلیزەوە دەست درێژی سێکسی بکرێتە سەر.
ئەمەی بۆ خۆشەویستەکەی خۆی و بۆ کچان و خانمانی وڵاتەکەی پێقبول نەبوو. لە شۆڕشەکەشیدا تاڕادەیەکی زۆر سەرکەوتوو بوو، بەڵام ناپاکی خیانەتی بەشێک لە سەرکردەکانی ئەو کاتەوای کرد ویلیام واڵەیس دەستگیر بکرێ و دواییش لە سێدارە بدرێ. لەو کاتەوە تاوەکو ئێستا سکۆتلەند بەشێکە لە شانشینی یەگرتوو. ئەو ناپاکەی بەرامبەر بە ویلیام واڵەیس کرا، تاوەکو ئێستاش سکۆتلەندی لەژێر ڕکێف و حکومی شای ئینگلیزەکان هێشتووەتەوە. جگە لە لایەنە پزیشکیە پیشەیەکە، دکتۆر کاوان لە توێژینەوەشدا کار دەکات و سەرپەرشتیاری چەندین توێژینەوەی پزیشکی گرنگ دەکات لە بواری خۆیدا. ئەمە ئۆفیسەکەمە لە خەستەخانەی ناوکە یونیڤەرسیتی هۆسپیتال ویشۆ کە ماوەی 15 ساڵە لێرە ئیش دەکەم. ڕۆژانە لە هەفتەکەدا بەلای کەمەوە 3 بۆ 4 ڕۆژ ئیشەکەم لێرەیە. یەم بەیانیان سەیری ئەو حاڵەتانە کەم کە پێویستیان ببینینە، دوایەوە ئەچینە و نەخۆشانە بینین کە پێویستیان بە عملیاتە بێ یاخود پێویستیان بە نازوورە بێ. هەروەها لەم ئۆفیسە من سەرپەرشتی ئەو دکتۆرانەکەم کە خەریکن بەرەو لێڤڵی گەورەترە ڕۆن لێرە بەسەر ئیشەکانیان ئەچینەوە و تەقیمیانەکەین. دکتۆرمان هەیە کە بەحسەکەن، سەرپەرشتی و بەحساناکەین، زانین چۆن کرا و ئایا بە شێوەیەکی باشە بۆی بتوانین تەقدیمی کەین لە کۆنفرانس و وەرە ڕۆژی ئایندەشا وەکو پابلیکیشن. ویستم شتێکی زۆر جوان هەیە لێرە پیشانتانی دەم. ئەویش ئەوەیە بۆ ئەوەی هاوڵاتی هاونیشتیمانی بەشدار بێ لە پاراستنی دڵی خۆی، یەکێک لە ڕێگەکان ئەوەیە کە بەشدار دەبێت لە دوکانێکی وادە. ئەمە دوکانێکە هی بریتیش هارت فاوندیشنە، واتە هی کۆمەڵەی دڵی بەریتانیە. باشە بیرۆکەکە چییە؟ ئەم دوکانە، ئەم مارکێتە، ئەم شۆپەیان داناوە، تۆ ئەو شتانەی کە لە خۆت زیادن لە ماڵەوە فڕیان نادەیت، دەیهێنی بۆ ئەم دوکانە، لێرە دەفرۆشرێتەوە. من کڕیارم دەمەوێت هاوکاری ئەو نەخۆشانە بکەم کە نەخۆشی دڵیان هەیە، یان دەمەوێت بەشدار بم لە پاراستنی دڵی بەریتانیەکان، دڵی خۆم و دڵی هاوڵاتیان لە توشبوون بە نەخۆشی. دێمە ئێرە دەچمە ژوورەوە، یەکێک لەو پارچانە هەڵدەگرم، بۆ نمونە نرخی لەسەر دانراوە، خۆی بای 10 پاوەندە، 10 دۆلارە بۆ نمونە، من 15 دۆلاری پێدەدەم، 20 دۆلاری پێدەدەم. ئەو پارەیە دەڕوا بۆ ئەو نەخۆشانەی کە توشبووی نەخۆشیەکانی دڵن. بەم شێوەیە هاوکار دەبم لە چارەسەرکردنی ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە، بە تایبەتی ئەوانەی کە توانای چارەسەرکردنی خۆیانیان نییە.
لە نێو کتێبەکاندا من ئەم دوو کتێبم هەڵبژارد. یەکێکیان لەسەر دایەتە، ئەویتیان لەسەر How Not to Die، بەس بێگومان لە نێو کتێبەکەدا نێوەڕۆک کتێبەکە باسی ئەوە نییە کە چۆن نەمریت. ناونیشانی کتێبەکە ئەمەیە، بەڵام ناوەڕۆکی ئەمە نییە. ناوەڕۆکی لەسەر تەندروست ژیانە، لەسەر ژیان دروستیە، لەسەر تەندروستیە. دەچم بزانم نرخیان نرخەکانیان دیارە. بەپێی ئەوەی کە چاوەڕێی سەرەکەم. Okay. No, thank you. Thank you. بینیتان ئێستا ئەمانە ئەم دوو کتێبە بای 4 پاوەندن، بەڵام من 20 پاوەندمدا بۆ دەمەوێ بەشدار بم لە چارەسەرکردنی ئەو نەخۆشانەی دڵ لە بەریتانیا کە پشت بە بازاڕی ئێرە دەبەستن، بە بازارکردنی ئێرە دەبەستن. ئەمان بۆ پیشاندان بۆ ئەوم نەبوو پیشانتانی دەم کە من شتێکم بەخشی لێرە، نە، بۆ ئەوەم بوو کە پێتانی بڵێم دەتوانین لە کوردستان ئەمە بکەین. دوکانێکی ئاوها لە نەخۆشخانەی هیوە، لە نەخۆشخانەی نانەکەلی، لە بەشی شێرپەنجەی نەخۆشخانەی ئازادی لە دهۆک یان نەخۆشخانە نوێیەکەی شێرپەنجە لە دهۆک، هەمان شت دەتوانین بکەین. خەڵک دەڕوا شت دەکرێ، هەم شتەکە دەکرێ پارەکەی بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجەیە بۆ نمونە، هەم حکوومەتیش باجی لێ وەرناگرێ، ئەگەر لێی وەرنەگرێ پاڵپشتی بکە، هاوکاری کا بۆ ئەوی بتوانن هاوکاریەکی توشبوانی نەخۆشیەکان بە شێهی گشتی بکەن، بە تایبەتیش بێگومان لێرە نەخۆشی دڵ، لای خۆمان شێرپەنجە، نەخۆشە جیاوازەکانی دیکە، نەخۆشیە دەگمەنەکان، بەم شێوەیە هەمومان بەشدار دەبین لە چارەسەرکردنی نەخۆشیەکانی یەکدی. Hi. Slav. How are you? How are you doing? تو چۆنی؟ You good? باشیت؟ سڵاو من باشم. تەمەنت چەندە؟ تەمەنی من؟ 30 ساڵم. Okay. And you? Okay. چەندێکە بێنەوە؟ Are you homeless? Yes. How long you've been homeless? چل مانگە. چلمان. 14 months. Okay. تۆیش بە هەمان شێوە؟ بەڵێ. بمبورەکەم پرسیارە دەکەم، بەڵام سەختە کە بێنەوە بیت، هەندێک جار ساردە و باران و بەفر دەبارێت. سەختە بەڵام تێدەپەڕێت. ژن یان کچە هاوڕێتان هەیە؟ نانا ئەمە خۆشەویستمە. دەڵێت سەگەکە خۆشەویستمە. دەمپارێزێت. دەتپارێزێت. ئەی خوشک و برات هەیە؟ خوشک و برایەکم هەیە. خوشکەکەم لە لەندەنە. قسەیان لەگەڵ ناکەم. بۆچی؟ کاتی خۆی کە دایکم مرد بە دۆخێکی سەختدا تێپەڕیم و خێزانەکەم پەرتەوازە بوون. کە ئێستا باران دەبارێت، بارانێکی نەرمیشە، بەڵام بەڕاستی ئاسانیە تۆ لەبەر باران دابنیشیت و باران لێت بدە. بۆ بێلانەکان، بۆ ئەمانە کە بێلانن، بێماڵن، باران، بەفر، کەشی سارد، کەشی گەرم، هەموو جۆرە کەشێک دەبینن چونکە لەسەر شەقان دەخەون. شەو لێرە بەڕێ دەکەن. زەحمەتە، بەڵام ئەمانە مرۆڤن، ئامانجی خۆیان هەبووە لە ژیان،
حەز و خولیا و ئارەزوی خۆیان هەیە دەشیانەیە بژین بەڵام ئەمە حاڵیانە. زۆر سپاس. Thank you very much. ئاگاتان لە خۆتان بێت. Thank you. Take خواتان care. لەگەڵ. Take care. Bye. کە چووینە نێو نەخۆشخانە ئێمە دەزانین کە تایبەتمەندی نەخۆش لێرە زۆر هەستیارترە بەڕاستی ئاگاداری ئەوەی بۆ ئێمە وا جوان بوو کە بچینە نێو هەموو وردەکاریەکی نەخۆشخانەکە بەڵام ڕێز لە تایبەتمەندی نەخۆش دەگرین و نهێنیەکانی نەخۆش دەپارێزین بۆیە نازوورمان هەڵبژار لە جیاتی ئەوەی نەشتەرگەریەک هەڵبژێرین بە هاواهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی نەخۆشخانەکە و NHS دەستگای تەندروستی نیشتیمانی لێرە خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی لێرە نازوورێک دەبینین بە وردی دیقەت بدەنە شێوازی کارکردنی دکتۆر کاوان و تیمەکەی. منەوڕۆکە خەفەرم حاڵات هەیە کە پێویستی بە نەشتەرگەری هەیە یاخود پێویستی بە نازوورێکی بەپەلە هەیە بۆ ئەوەی چارەسەریان کرێت. زۆری ئەمەلیاتەکانیش لێرە بە نازوورەکرێت چ خود ئەمەرجنسی بێ یاخود حاڵاتی کە احتیاجی. ئەم نەخۆشە ئینسیدادێکیە بوو لە کۆلۆنە لە بەشی پێڵێن ترانسڤێرس کۆلۆن ماجارێک کۆلۆنەکە چێتە ناو بەشێ لە کۆلۆنەکەی ترەوانە ئەو مشکلەی هەبوو ئێمە عیلاجمان نایە لە ڕەتە ئێستا ژویتمان بزانین بزەبت لە کوایە و شوێنەی گیراوە بەڵام گەیشتین زۆر پاک نەبوو ناو کۆلۆنەکە هێشتا پیسایی تیاما بوو بە شوێنێکمان بینی کە هەمووی سوور بوو بۆوانێ و عەزێتی بوو لەوە چێ لەو شوێنە ئینسیدادەکەی هەیە لەوە زیاتر نەمانتوانی بچین بزانین بزەبت سەرەڕەکەی چییە احتیمال زۆرە پێویستی بە نەشتەرگەری تەواو بێ ئەوە لەوانەیە ڕۆژێکیکە بکرێت چکە لەسەر بازێ دەرمان و عیلاجە کە خوێنەکەی زۆر خاوە کاتەوانێ. تۆ باشیت؟ ئێستا دەست پێ دەکەین بە دڵنیاییەوە شتێک هەیە ڕەنگە وەستان یان جیرانی تەواوەتی بێت دەتوانین هەر ناوچەیەک ببینین کە ناساز و شەکەتە بۆیە ڕەنگە ئەوەندە ئاسان نەبێت کە تەنیا بە کامێرا چارەسەر ببێت ڕەنگە پێویست بکات نەشتەرگەری بکرێت هەر لەبەر ئەوەی تۆ ئەم حەبانەت خواردووە کە خوێن ڕوونتر دەکەنەوە کە تۆزێک مەترسیدارە پێویستە دواتر و ڕەنگە سبەی لەگەڵ تیمی بێهۆشکردندا گفتوگۆیە بکەین باشە؟ زۆر سپاس دەدبینمەوە. من ساڵی 2020 خوێندنی پزیشکیم تەوا کرد کە 4 ساڵ بەر لە ئێستا بوو. وردە کارم لە نەشتەرگەری گشتی کردو و ئێستا لە ساڵی چوارەمی مەشقکردندام بۆیە نزیکەی 2 مانگ لەمەوبەر دەستم بە کارکردن کرد لەگەڵ دکتۆر کاوان.
ئەو یەکێک کە لە ڕاوێژکارە باڵەکانی کۆلۆن و ڕیخۆڵە لێرە لە نەخۆشخانە و زۆرترین ئەزمموی هەیە لە چاودێریکردنی نەخۆشەکانی کۆلۆن و ڕیخۆڵە بۆیە زۆر باشە کە کاری لەگەڵ بکەیت مامۆستایەکی زۆر باشە حەز دەکات کات بە فێرکردن و ڕوونکردنەوەی نەشتەرگەریەکانەوە بەسەر ببات حەز دەکات پزیشکە تازەکان لێوە فێر ببن بۆ ئەوەی بە کردەیی سەرپەرشتی بکرێن من لەگەڵیدا لە نەشتەرگەریدا سەیری دەکەم و کار بە ڕێنەمایەکانی دەکەم ئیدی ئێمە بۆ جۆرە لە ڕێگەی سێرکردن و مەشقەوە لەگەڵ پزیشکێکی پسپۆڕی وەک دکتۆر کاواندا فێر دەبین کە ڕوێنێنی و ئامۆژگاریمان دەداتێ بەڕاستی ئەوە ڕێگەیەکی زۆر خۆشە بۆ فێربوون ئەم بەرنامەیەش کۆتایی پێدێت لەبیرتان بێت کە دکتۆر کاوان لە کوردستان پزیشکێکی ئاسایی بوو بەڵام هاتە ئێرە هەموو دەرفەتێکی بۆ ڕەخسێنرا بۆی بتوانێت هەم خۆی سەرکەوتوو بێ هەم لە ڕێگەی سەرکەوتنی خۆیەوە خزمەت بە بواری پزیشکی و توێژینەوەی پزیشکی لەم وڵاتە بکات. دکتۆر کاوان خرایە نێو سیستمێکی ڕێکخراوەوە توانەکانی زۆر بەباشی ڕێزیان لێگیرا و بەکار هاتن هەموو پاڵپشتێکی مادی و معنەویش کرا بۆیە دکتۆر کاوان بوو بە ئەستێرە لە بوارەکەی خۆیدا و بوو بە کەسێک کە سیستمی تەندروستی وڵاتەکە لەو بوارەدا بەبێ دوودڵی پشتی پێبەستێت زانینی قەدر و ڕێزی توانەکانی مرۆڤ ئەمە ئەنجامەکەیەتی.